تەوەری یەکەمان دەست پێکەین بە سوپاسەوە کە میوانەکانمان لە شاری کەرکووک کە باسی پرۆسەی هەڵبژاردنەکەین لە عێراقدا، کاریگەری هەڵبژاردن بۆ یەکلایکردنەوەی پرسە سیاسەکان لە عێراقدا. ئاشکرا 11 2025 پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە چێت لە عێراق و هەرێمی کوردستانیش لە ئێستاوە بانگەشەی لایەنەکان بۆ ئەم پرۆسەیە دەستی پێکردووە. سارە بەڵێ لە ئێستادا بانگەشە دەستی پێ کردووە و تەواوی لایەنەکانیش دەستیان کردووە بە بانگەشەیەکی لەسەر خۆ و بەبێ کێشەوات و تاکو ئێستا کێشێکی ئۆتۆڕونیاوە تەنها لەسەر شەقامەکان هەندێک جار بەهۆی ڕەشەباوە یاخود باەکی بەهێزەوە بەشێک لە فلکس و فلکسەکان دەکەونە سەر شەقامەکان و دواتریش وەزارەتی ناوخۆ هۆشداری داوە بۆی کە تەواوی ئەم فلکسانە کۆ بکرێنەوە یاخود ئەگەر کۆ نەکرێتەوە دواتر خۆیان لای دەبن. بەڵێ سارەجا ئێمە لەم تەوەرەدا باسی گرنگی پرۆسەی هەڵبژاردنەکەین یاخود گرنگی هەڵبژاردن بۆ یەکلایکردنەوەی پرسە سیاسیەکان وەک ئاماژەم پێیا بە سوپاسەوە بەڕێز محەممەد نەسرەدین کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵایە لە شاری کەرکووک. کاک محەممەد بەیانیت باش سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی با من لە سەرەتا لەوە دەست پێ بکەم. پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە تا چەند کاریگەریە بێت لەسەر واقعی حکومڕانی لە عێراقدا. پێشەکی بەیانی ئێوە باش بەیانی بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان باش دیارە بۆ خۆی بۆ عێراق لەو ڕۆژەوەی عێراق و دەوڵەتێکە دروست کراوە شێوازی حکومڕانیەکە یاخۆ سیستەمە سیاسەکەی فترەیەکی زۆری بە دیکتاتۆریەت بەسەر برد. ئەو فترە زۆرەی دیکتاتۆریەت وێرانکاریەکی زۆری بۆ عێراق هێنا و کوشت و کوشتارێکی زۆرش لە ناو عێراقیەکانە دروست بەسێ بە هۆکاری ئەو زۆرە بەڕێوە برد و سیستەمی حکومڕانە. دیارە ئێستا ئەوەی کە ئێمە دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام حوسێن 22 ساڵە لە چوارچێوەی پرۆسەی دەنگدان و لە چوارچێوەی پرۆسەی دیموکراسیدا عێراقیەکان دەنگ دەدەن بۆ ئەوەی حکوومەتێک دروستکەن ئەو حکوومەتە کاروبارەکانی ڕۆژانیان بەڕێوکە یا خۆ لە ئاستی داواخوازیەکانیان بێ. ئەوەی کە ئێستا هەیە دەکرێت بڵێن ئەم پرۆسە سیاسی کە لە عێراقا هەیە و گرنگی دەنگدانش بۆ ئەم هەڵبژاردەی کە دێ ئەوەیە ڕەنگە ئێمە تا ئێستا پرۆسەی سیاسیەکەمان یاخۆ دیموکراسی و هەڵبژاردنەکەمان نەگەیشتێتە ئەو ئاستەی کە تموحی هەموو عێراقیەکان و بە تایبەتی کوردی عێراقا. بەڵام لانی کەم ئێمە ئێستا ڕێگایەکمان هەڵبژاردووە بۆ دەسا و دەستکردنی دەسەڵات بۆ چۆنیەتی دیاریکردنی ئەو کەسانەی عێراق بەڕێوە دەبن. پێم وایە ئەوەش لە ڕێکارێکی دیموکراسی و ڕێکاری هەڵبژاردنە بۆیە پێم وایە هەڵبژاردن و دیموکراسیەت باشترین ڕێگە چارەیە بۆ دەسا و دەستکردنی دەسەڵات و بۆ دیاریکردنی شێوازی حکومڕانی لە عێراقەوە. بۆیە پێم وایە بۆ کوردش ڕۆژگار ئەوەی سەلمانوە ڕەنگە بۆ ئێمەش ئەو جۆرە سیستەمە باشترینی سیستەم بێ کە بتوانین جێ خۆمانی تێبکەینەوە بتوانین داخوازیەکانشمان لە ڕێگای ئەو هەڵبژاردنەوە بەدیبێن. کەواتە من پێم وایە پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسی بۆ عێراق هەم بۆ هەموو عێراقیەکان گرنگە و بۆ کوردش بۆ ئێمە گرنگە بۆ ئەوی بگەین بە داخوازیەکانمان. بەڵێ کاک محەممەد لە دوای ڕوخاندنی ڕژێمی سەدامەوە ڕژێمی باسەوە چەندین جارە هەڵبژاردن دەکرێت. پێت وایە کە هەڵبژاردن دەتوانێت تەواوی پرسە سیاسیەکان یەکلایی بکاتەوە؟ ئەزانی چۆن ئێمە کە ئەم عێراقەمان دروست کرد دوای 2003 لەگەڵ ئەوەی کە بڕیاردرا لە ڕێگای هەڵبژاردنەوە شێوازی حکومڕانیەکەی دیاریکرێ. بەڵام هەر لەو دەستورەی کە عێراقیەکان دەنجیان بۆدا ئێمە لەگەڵ دیموکراسی و هەڵبژاردنە سێ بنەمای کەشمان کردوتە یعنی بنەمای سەرەکی بۆ حکومڕانی ئەوەش هاوبەشی و هاوسەنجی و سازانە. ئەم سێ بنەمایش تەواوکەری پرۆسە دیموکراسیەکەی عێراق لە بەرەوەی دەوڵەتێکی فرەپێک هاتە لە ڕووی ئاینی لە ڕووی نەتەوەی لە ڕووی مەزەبیەوە. پێم وایە قورسە تەنها بە دیموکراسی و هەڵبژاردن بەڕێوە بچێ یان هەموو پێکهاتەکان لەو پرۆسەیە خۆیان بدۆزنەوە بە حکمی ئەوەی بۆ نمونە هەندێک پێکهاتە کەمینەن لە چاو پێکهاتەکانی ترەوە. بۆیە من پێم وایە تەواوکەری پرۆسەی دیموکراسی لە هەڵبژاردن و دیاریکردنی سیستەمی حکومڕانەکە ئەوە بۆ کە ئێمە دەبێت لە ئەو سێ بنەمای سەرەکی هەبێ کە سازان هاوبەشی و هاوسەنجیش هەبێ. بۆیە ئەوەی کە ئێستاکانە وا لەم پرۆسەی هەڵبژاردنە دەکات کە چاوەکانی لەسەر بێ ئەوەیە ئایا دەتوانێت بێتە تەواوکەری پرۆسەکانی ڕابردووی. ئەنی کەواتە ئێمە تا ئێستا ڕەنگە هەتا ئێستا نەگەیشتبێتین بۆ قۆناغەی کە لە ئاسی داخوازیەکانی هەموو عێراقیەکان بێ یاخۆت گەیشت بێتنە ئاستێک کە تەواو لە ڕووی دیموکراسی و لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری و ئاوەدانی بۆ عێراق ئەو ئاستە بێ کە
ینی ڕەزامەندی هەموو عێراقیەکانی لەسەر بێ بەڵام پێم وایە تا ئێستا هەنگاوەکانمان ئەگەر زۆر گورجش نەبێ بەڵام هەنگاوەکان هەنگاوی بەهێزن بەرەو ئەوەی کەوا زیاتر ئەم پرۆسەی دیموکراسی بچەسپێنین و ئەمەش بکەین بەنەری لە ڕێگەی هەڵبژاردنەوە دەسا و دەستکردنی دەسەڵات هەبێ. باشە کاک محەممەد ئاشکرا عێراق وڵاتێکی فرەنەتەوە و فرەئینە تا چەند توانێتی ئەزمونێکی سەرکەوتوو لە بواری هەڵبژاردن بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆمار بکات. پێم وایە تەجروبەی عێراق دوای 22 ساڵ تا ئێستا ئەتوانین بڵین تەجروبەیەکی سەرکەوتووە لەبەرەوە یەکەم بۆ خۆی تەجروبە دیموکراسیەکە یاخۆ هەڵبژاردنەکان تا ئێستا کە چۆن بڕیاری لێدراوە 4 ساڵ جاری ئەم هەڵبژاردنە ئەکرێ کەواتە تا ئێستا ئێمە سەرکەوتوو بووینە لەوەی کەوا ئەم هەڵبژاردنە کاتێک کە پێویست دەکات تەوقیتی خۆیەتی جێبەجێ بکرێ. دوو ڕەنگە ئەم پرۆسەیەش لە ناوچەکە پرۆسەیەکی نوێبێ ئەگەر ئێمە بێنە وڵاتانی دەوروبەرمان کێشەی گەورە دروست دەبێت لە دەسا و دەستکردنی دەسەڵات بۆیە ئەم تەجروبە عێراقی تەجروبەیەکی نوێ بۆ لە ناوچەکە بەڵام تا ئێستا ئەوەی کە هەیە دوای تێپەڕبوونی 22 ساڵ لانیکەم ئێمە بۆ عێراقیەکان بەگشتی و بۆ کورد بە تایبەتی ئەتوانین بڵێن تەجروبەیەکی سەرکەوتوو بووە یاخۆ تەجروبەیەکە دەکرێت دەوڵەمەندتریکەین دەکرێت فراوانتریکەین دەکرێت باشترش بەکاری بێنین ئەوەی هەیە من پێم وایە تەجروبەیەکی سەرکەوتوو بۆ خزمەتی بە عێراقیەکان کردووە ڕێگەچارەیەکی خستۆتە بەردەم عێراقیەکان بە هەموو جیاوازیەکانیانەوە بتوانن لە ڕێگای دیموکراسی و لە ڕێگای هەڵبژاردنەوە ئیتر کێشەکانیان چارەسەرکەن پەنا نەبردرێ بۆ توندوتیژی پەنا نەبردرێ بۆ چەکداری بۆ یەکلاکردنەوەی کێشەکان بۆیە من پێم وایە هەم تەجروبەکە بۆ عێراقیەکان تا ئێستا خزمەتی بۆ کردو لانیکەم ڕێگر بێ لەوەی کەوا چارەسەری کێشەکان بەهێز بێ بە ڕێگای دیموکراسی بێ و ڕەنگە ئەم هەنگاوە سەرکەوتنشی لە عێراق ڕنگدانەوەی هەبێ لە وڵاتانی دەوروبەر بەڵێ کە کات و ساتی ئەوە هاتووە وڵاتانی دەوروبەرش کێشەکانیان یاخۆت دەسا و دەستکردنی حکومڕانی و سیستەمی حکومڕانیش لە ڕێگای هەڵبژاردنەوە بێ وە پێم ئەمە باشترینی ڕێکە چارەیە چەند ئەگەکەم و کوڕیشی تیا بێ. بەڵێ کەواتە پرسیارێک هەیە لێرەدا لە ئێستادا چەندین خەڵک بەهۆی هۆکاری جیاواز بەهۆی ئەو قەیرانانی کە ئێستا هەیە نایەنەوێت دەنگ بدەن تا چەند گرنگە لە ئێستادا هاوڵاتیان هۆشیار بن کە لە ئێستا زیاتر پێویستە هاوڵاتیان دەنگ بن بۆی کە تەواوی کێشەکانیان چارەسەر ببن لە بەغداد. طبعا هەتا ئەوەی کە باز دەکرێت یاخۆت مقاتعەکردنی انتخابات بەدیلی مقاتعەکردن یعنی بەدیلی هەڵبژاردن چییە؟ بەدیلی بەشداریکردن لە ڕێگای دەنگدانی عێراقیەکانەوە لە ڕێگای ئیرادەی عێراقیەکانەوە بۆ دیاریکردنی شێوازی حکومڕانیەکە یاخۆت بۆ دیاریکردنی ئەو ڕێگایی دێگرینە بەر بۆ ئاوادانی یاخۆت بۆ خۆشگوزەرانی یاخۆت بۆ باشترکردنی بارودۆخی عێراقیەکان چ ڕێگایەکمان هەیە بەدیلی هەڵبژاردن بێ بۆ دیاریکردنی حکومڕانی هەموو بەدیلەکان بەدیلی خراپن بەدیلن لە ڕابردووە تاقی کراونەتەوە وێرانکاری گەورەی بۆ عێراق هێناوە بۆیە من پێم وایە عێراقیەکان دەبێ بیر لەوە بکەنەوە هیچ بەدیلێک تا ئێستا بە گونجا و شایستە نازاندرێت بۆ لە بری هەڵبژاردن و لە بری ئیرادەی دەنجی عێراقیەکان بە شێوازێکی سلمی لە چوارچێوەی پرۆسەی هەڵبژاردندا بۆ دیاریکردنی چیان دەوێ ببێ بە حکومڕان بۆیە من پێم وایە ئەوانەی کە تا ئێستا مقاتعشن یاخۆ داوای ئەوە بەشداری ناکەن یاخۆ دڵن لە بەشداریکردن پێم وایە هیچ بەدیلێکیان بۆ پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسی نییە و منطقیش نەیە هیچ بەدیلێک هەبێ لە هەڵبژاردن و دیموکراسی باشتر بۆ حکومڕانی عێراق. بەڵێ باشە کاک محەممەد ئەو یاسانەی کە هەڵبژاردننی پیانجامەدرێت لە عێراق چ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێت یاخود هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بێت ئەم یاسایانە تا چەند یەکانگیرە لەگەڵ ڕەوشی عێراق بە شێوەیەکی گشتی؟ من پێم وایە وەکو پێشتر باس ئەوەمان کرد ئێمە لەگەڵ پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردنەکە سێ بنەمای سەرەکیشمان داناوە بۆ چۆنێتی حکومڕانی کە تەوافق و یعنی هاوبەشی و هاوسەنجی و سازانشی تەیە من تەمەنام دەکرد هەر چۆن ئێستا یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تایبەتمەندێکی دا بە کەرکووک ئەوەی کە بۆ دروستکردنی حکوومەتی خۆجێتی کەرکووک بەدەر لە ژمارەی کورسیەکان دەبێ ئەو حکوومەتە خۆجیە سەرجەم پێکاتەکانی تێبێ من تەمەنام دەکرد دەستوری عێراقش لەگەڵ ئەوەی کە زۆری نەو کەمینە پۆست و ئستحقاق وەردەگرێ بەڵام تەمەنامان دەکرد لە ناو دەستورەکە ئەوەش هەبێ کە حکوومەتی عێراق دروست ناکرێ ئەگەر لە بینی هەر سێ پێکاتە سەرێکیەکەی عێراق یاخۆت هەر سێ پێکاتەکەی سەرێکی عێراق بەشدار نەبن ئەمەمان ئێستا لەسەر ئەرزی واقعەیە یعنی بۆ نمونە هیچ کاتی حکوومەتێک لە بەغا دروست نەبووە بێ بەشداری کارای کورد یاخود بێ بەشداری عەرەبی سونە
کەواتە ئەو یاسایانەی ئێمە هەمانە لە وەکو یاسا هەموو یاسای گونجاون و دەتوانین سوودی لێ ببینین. ڕەنگە هەندێک کات خەلەل لە پێکاتەکان خۆیان بێلەوەی کە نەیانتوانیوە لەگەڵ ئەو یاسایە بگونجێن یاخۆت نەیانتوانیوە سوودی لێ ببینین. ینی هەندێک لە گلەیەکان ڕەنگە ئێمە کورد لە خۆمانی بکەین. ئێمە دەرفەتی باشمان هەبوو لە بەغدا لە چوارچێوەی ئەو یاسا ڕێکاریانەی کە لە بەغا هەبوو لە شێوازی حکومڕانیەکەی لە دەستەکەی کە بتوانین سوودی تەواوی لێ بین. ڕەنگە هەندێک کات بەهۆی هەندێک ململانی سیاسی و ئیرادی هەندێک لایەنی سیاسی وای دەکرد کە زیاتر ئێمە پشت بکەینە بەغدا و بگەڕێنەوە بە هەرێم. کەواتە ئێمە یاساکان لە هەندێک بواری لە زۆر بواردا خزمەتمانی دەکرد وەکو پێکاتێکی سەرەکی عێراق کە سوود لە یاسا و دەستور ببینین. بەڵام ڕەنگە هەندێک کات کەم تەرخەمیش لە خۆمان هەبوو. بۆیە من پێم وایە یاساکان بۆ سەرجەم پێکاتەکانی یاسایی باشن، بەڵام دەبێ پێکاتەکان خۆیان هەوڵی سوود بینین ببینن لێ. بەڵێ کەواتە کاک محەممەد هەڵبژاردننی ئەنجومەنی عێراق ئەنجومەنی عێراق تا چەند ئەم هەڵبژاردنە کاریگەری هەیە بۆ هەرێمی کوردستان بۆ ناوچە جێناوکەکانیش بە تایبەتی؟ پێشێکی ئێمە بۆ ئەم هەڵبژاردنە گرنگە ڕەنگە گرنگجی ئەم هەڵبژاردنە لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشووتر جیاواز بێ. یەکەمیان گۆڕانکاری و ڕووداوی گەورە لە ناوچەکە ڕوویداوە و پێشبینیەکانش بۆ ئاراستەیەن کە گۆڕانکاری زیاترش ڕوو دەدا. ئەم بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم گۆڕانکاریانە و ئەوەی پێشبینیش دەکرێت ڕوو بدا پێویستیمان بە حکوومەتێکی مستەقر هەیە. ینی بۆی ئەم هەڵبژاردنە گرنگە کە ئێمە ببینە خاوەن حکوومەتێک بە زووترین کات وەکو بەرهەمی ئەم هەڵبژاردنە کە بتوانێت ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە و بە نسبەت کورچەوە گرنگی ئەم هەڵبژاردنە لە چیدایە. ئێستا کورچی لە عێراق دەوێ و هەتا لە ناوچە جێناکۆکانش چی دەوێت. کورد ئێستاکان ئەو پرسانەی هەیەی من پێم وایە هەمووی چارەسەری لە بەغدایە. هەتا پرسی خاک ئێمە ئێستا پرسی خاک گەلە ناوچە جێناوکان بمانێت چارەسەریکەین ئێستاکانە دەبێت لەگەڵ بەغایە چارەسەریکەین. پرسە ئابوووریەکانمان ئێستا هەموو گەڕاوینەتەوە بەغدا چارەسەریکەین. ئێستا قەناعەتێک لای زۆرینەی لایەنە سیاسی کوردستانەکان دروست بووە کە ئێمە دەبێت ڕوو لە بەغدا بین بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. کەواتە بۆ ئەوەی بتوانین چ کێشەکانی ناوچە جێناکۆکان چارەسەرکەین وەچ لە بەغداش پێگەمان بەهێزکەین. ئەمە حتمما ئەوە دەخوازیە کە ئێمە بەهێزەوە بەشداری هەڵبژاردنەکانکەین بە تایبەتی لە ناوچە جێناکۆکان بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە ویست و داخوازینەتەوەی نیشتیمانی ئێمەیە و ئەوەی کەوا چەندین ساڵە خەونی پێوە دەبینین بتوانین لە ڕێگای نوێنەری باش و نوێنەری ئازا لە بەغدا بەدی بێنین. لەبەر پێم وایە لە ڕووی یاساکەوە دەرفەت هەیە ئەوەی ماوە هەموو قورساییمان بخەین لەسەر جێبەجێکردنی ئەو داخوازانە لە بەغدا. کاتە کاک محەممەد ئەو نوێنەرەی کە بەڕێز باسیەکەی وەک هەمومان دەیبینین یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵ دەدا کە لەگەڵ بەغدایە کۆک بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ حیزبە جیاوازەکانە کۆ دەبێتەوە هەمامەنگی هەیە کەواتە هەمووان پێویست نییە کە دەنگ بین بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوی کە تەواوی ئەو کێشە سیاسیانی کە هەمانە یەکلایی بێتەوە و کورد زیاتر بەرەو پێشەوە بچێت و تەواوی ئەو مافانەی کە هەیەی بەدەستی بهێنێ. طبعا پێم وایە کە لە سەرەتاوە باسی شتێکمان کورتمان ئێمە ئێستا دوو ڕوئیا هەبووە لە هەرێمی کوردستان. ڕوئیایەکیان پێی وە بۆ دوورکەوتنەوە لە بەغا ڕێگا چارەسەری کێشەکانمانە و ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بۆ ئێمە دەتوانین کێشەکانمان لە بەغدا چارەسەرکەین و لەگەڵ بەغا دەتوانین بگەینە ئەو ڕێکارانە و ئەو پێویستیانەی کە داخوازیەکانمان دێرێتی. و پێم وایە ئێستا هەموو کورد متفقون بڵێ ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان سەلیمە بۆ ئەوەی کە داخوازیەکانی خاکمان دەتوانین لەگەڵ بەغا بگەین بە ڕێکەوتن داخوازی ئابوووریەکانمان کێشە ئابوووریەکانمان لەگەڵ بەغا دەتوانین بگەینە چارەسەر. بۆیە ئێستا ببینە هەموو ئاراستەکان متفقن لەگەڵ ڕوئیای یەکێتیە بەوەی کە بەڵێ ئێمە دەبێت پێگەمان لە بەغدا بەهێز بێ. بۆیە هەتا هەموو هەوڵەکان یەکێتی نیشتیمانی کوردستانش ئەوەیە دەبێت کورد پێگەی لە بەغا بەهێز بێ. گەر کورد دەیەوێت کێشەی خاک چارەسەرکە دەبێت پێگەی لە بەغا بەهێز بێ. گەر کورد دەیەوێت سوود لە توانە ئابوووریەکەی عێراق ببینێ دەبێت پێگەی کورد لە بەغا بەهێز بێ. کەواتە هەر کاتێ یەکێتی نیشتیمانی کوردستان توانی زۆرترینی نوێنەری و ڕوئیاکەی بچەسپێنێ باشترینی خزمەت بەگەلی کورد دەکرێت لە ڕووی بەدیهێنانی ئاوەتەکانی. بۆیە من پێم وایە ئێستا ڕۆژگار سەلماندی بڵێ ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتووە لەوەی کە تەواوی چارەسەری کێشەکانمان لە بەغدایە لە چوارچێوەی ئەجندەی ئیقلیمی ئێمە داخوازانێتەوەی نیشتیمانیەکانمان بەدینێنن. بۆیە من پێم وایە ئەمە دەستکەوتێکی گەورەیە و بۆیە دەنگدان بە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر دەرفەت دەکاتەوە بەوەی کە بتوانین چارەسەری کێشەکانمان لە بەغدا بە زووترین کات بکەین و بتوانین سوود لە ئیمکانیاتە ئابوووریەکەی
لە توانە ئابوووریەکەی عێراقش ببینین و ببێتە کارتی ئاوەدانی زیاتر هەم بۆ ناوچە جێناکۆکان و هەم بۆ هەرێمی کوردستانش. بەڵێ کاک محەممەد دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆسەیەکی ئالۆز و درێژخان دەست پێکات بۆ پێکەنانی حکوومەت ئەیش بەهۆی ڕکابەری توندی لایەنە سیاسی عێراقیەکان و کوردستانیەکانیش. پێشبینیتان لەو بارەوە چێ ئایا ئەم جارش پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق لە دوای پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق درێژخانە بێت؟ طبعا پێش ئێمە دەست و پەنجەمان نەرم کردووە لەگەڵ ئەو جۆرە تاخیربوونا یاخۆ دواکەوتنی حکوومەتەکان، بەڵام ئەم جارە ئومێد دەکەین و هیوایمان هەڵچنیەوە لەسەر ئەوەی کە ڕەنگە ئەم جارە دەرفەت هەبێ زووتر حکوومەتەکە دروست بێ، لەبەرەوەی پێم وایە لایەنیش زۆر جار تاخیربوونی دروستکردنی کابینەی وزاری دەگەڕایەوە بۆ خلافاتە سیاسیەکەی نێوماڵی شیعی. پێم وایە ئێستا ئەو لایەنەی کە بەشدارن لە هەڵبژاردن لایەنە شیعەکان زۆرینەیان لە ڕوئیای دروستکردنی کابینە ویزارەکە ڕوئیای هاوبەشی زۆر خاڵی هاوبەشی زۆر گەورەیان هەیە، بۆیە ڕەنگە ئێستا بەلیستی جیاوازدا بەزیون، بەڵام پێم وایە بۆ چۆنێتی ئیدارەدانی عێراق و دروستکردنی کابینە وزارەکە ڕوئیایەکی هاوبەشیان هەیە و پێم وایە ئێمەش بۆ ئەم خۆناغە پێویستیمان بە کابینەیەکی وزاری هەیە بتوانێت ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە کە لە ناوچەکە هەن و بتوانێت عێراقش بپارێزێ لەو مەترسیانەی کە لە ناوچەکە هەن و ڕەنگە ڕوژ بدەن. بۆیە من پێم وایە ئەم مەترسیانە ڕەنگە خاڵی پاڵنەر من بۆ ئەوەی ئەگەر بکرێ ئەم جارە ئەوەندە دروستبوونی کابینەی وزارەکە دوانەکەوێت لەبەرەوەی هەم ناوچەکە تەحملی ئەوە ناکە عێراق زۆر دواکەوێت گۆڕانکاریەکانی یاخۆت پێشبینیەکان و مەترسیەکانی ئەوە دەخوازێ عێراقیەکان زوو کابینە وزارەکە دروستکەن و پێم وایە کوردش بۆ خۆی چەندە ئەو حکومەتە زوو دروست بێ ئەو کابینە وزاریە دەتوانێت ڕۆڵەنا ئەو کابینەیە بینێ بۆی ئەوەی کە ئەمڕۆ داخوازی کووردە لە ڕووی ئابووری و لە ڕووی خاکەوە بتوانێت زوو کەوێتە سەر سکەی بۆی بتوانێت ئەو داخوازیانش کاری لەسەر. کاتە تا چەند ئەگەری هەیە لە ئەم ساڵ واتە لە دوای هەڵبژاردن زووتر حکوومەت پێک بهێنرێ؟ ئەگەرەکان چۆنن؟ طبعا پێشبینی کاتەکە قورسە، بەڵام مەترسیەکانی ناوچەکە ڕووداوەکانی ناوچەکە پێمان دەڵێ پێویستە لەسەر عێراقیەکان بە زووترین کات دوای هەڵبژاردن کابینەی وزاریان هەبێت، لەبەرەوەی گۆڕانکاری ناوچەکە گۆڕانکاری مەترسیدارن و کاردانە و ڕنگدانەوەژیان دەبێت لەسەر عێراقا و ئەوەی دووەمە ژوا دەکات کە زۆرێک لەو لایەنە سیاسی شیعانەی کە ئێستا بەشدارن هەمویان لە ڕابردوودا لە کابینەی وزاری پێشووتر بوون، ینی بۆ نمونە کابینەی وزاری ئێستا بەڕێز محەممەد شیا سوودانی ئەو لایەنانەی کە پاڵپشتی ئەم کابینەیان کردو ئێستا ئەوان هەمان ئەو لایەنانە بەشداری هەڵبژاردنن، ئەوەی کە مقاتعەی انتخاباتی کردووە تا ئێستاش مقاتعەکەواتە زۆرترینی ئەو لایەنە سیاسانی بەشدارن پێم وایە لەو لایەنە نزیکی یەکن دەتوانن لە ماوەیەکی کورتا بکەن بە ئەو کابینە وزاریە. پێم وایە هەم گۆڕانکاریەکان هەم ئەو مەترسیانەی کە لەسەر عێراقن هەموو ئەوە دەخوازیە کە ئێمە زووترین کات ببینە خاوەن کابینەی وزاری دوای هەڵبژاردن. باشە کاک محەممەد هەندێک جار ئەوترێ بەپێی شایستەی هەڵبژاردن بێت ژمارەی کورسیەکان لە کوردستانیان لە هەرێمی کوردستان ناگاتەوە بە ژمارەی کورسیەکانی پێکاتی شیعە و سوننە لە پرۆسی هەڵبژاردندا، کەواتە تا چەند گرنگە هاوڵاتی کورد بەشداری لە پرۆسەی دەنگدام بکات بەتایبەت هەڵبژاردننی پەرلەمانی عێراق؟ زانی چۆن ئێمە بەنسبەت کوردەوە بەڵێ کاتێککە ئەم دەستورە بۆ عێراق نووسرایەوە ئێمان دەوانزانی ڕێژەی کورد چەندە لە عێراقا، بەڵام بۆچی ئەو سێ بنەما سەرەکێشمان لەگەڵ دەستورەکە داناوە کە دەبێ هاوبەشی هەبێ، کە دەبێ شەراکەت هەبێ لە حکومی عێراقا، کە دەبێ سازانش هەبێ. بۆیە لەگەڵ ئەم پرۆسە دیموکراسیە لە سەرەتاش بوتم بۆ ئەوەی کەمینەکان یاخۆت ئەم بابەتی زۆرینە و کەمینەیە لە ژمارەی کورسی کە دێتە پێشەوە ڕێگر بێ لەوەی تەنها پێکاتێت تەحکوم بە پێکاتەکانیکە. بۆیە ئێستا عێراق لەسەر ئەم سێ بنەما سەرەکیەش دروست دەبێ، عنی بۆ نمونە ئەگەر هەر بە ژمارەی کورسی بێ ڕەنگە شیعی عێراق بتوانن هەموو پۆستەکان سەرۆکی پەرلەمان و سەرۆکی سەرۆک کۆماری عێراقش یەکلاکەنەوە، بەڵام کەواتە ئێمە سێ بنەمای دیکەشمان داناوە بۆ حکومڕانی لە عێراقا کە دەبێت پێکاتەکان شەریکی ڕاستەقی نەبن، کە دەبێت سازان هەبێ و تەوافق هەبێ لەسەر چۆنێتی ئیدارەدانی عێراق. من پێم وایە ئەگەر خەلەلش لەم لە هاوبەشی و هاوسەنگی و تەوازنەکە دروست بێ بەشێکی کەوتۆتە سەر لایەنە شیعەکان، بەڵام بەشی گەورەی دەکەوێتە سەر کورد کاتێککە بە فشاری هەندێک لایەن و بە بیرروبۆچوونی هەندێک لایەن پشتکرای بەغا. بۆیە من ئێستا کە تەجیل لەسەرەوە دەکەمەوە ڕویای یەکێتی لەوەی کە ئێمە لە بەغدا دەبێ بەهێز بین بۆ ئەوەی کورد بەهێزبوونی یەکێتی لە بەغا و بەهێزبوونی کورد لە بەغا ڕێگە چارەی بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. بۆیە من پێم وایە ئەو سێ بنەما سەرەکیە و پێگەی کورد بەهێز بێ لە ناو حکوومەتی عێراق و دام و دەستگاکانی
بن پێم وایە ئەمانە هەموو دەرفەتی باشن. بۆیە عێراق تەنها لەسەر ژمارەی کورسی پێکهاتەکان حکومڕانەکەی دروست ناکرێت لەسەر ئەو سێ بنەما سەرچێش کە پێم وایە وە بۆ خۆشمان ئێمە وەکو کورد لەناو عێراقا هەرێمێکمان هەیە لەو هەرێمەیە بۆ خۆمان خاوەن پەرلەمانی خۆمانین یاسا بۆ خۆمان دەرەکەین خاوەنی ئابووری بووینە خاوەنی هێزی چەکدارین کەواتە ئێمە بۆ خۆمان لەناو عێراقا وەکو هەرێم پارێزراوین ماوە ئەو هەرێمە ئیتیجاهمان بەرەو بەغابێ بتوانین بەتوانەکانی هەرێم و ناوچە کوردستانەکان زیاتر دەستکەوت بۆ کورپەیەکەین لە ڕووی بەدێهێنانی دەستکەوتە نەتەوەی نیشتیمانەکانەوەکەواتە ئێمە دەبێت توانەکانی هەرێم و توانەکانی ناوچە کوردستانەکانش هەمووی بە ئاراستەی بەغابێ بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. بەڵێ کاتە کاک محەممەد هەمیشە کەرکووک یەکێک بۆ لە کێشە سیاسیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان تا چەند گرنگە هاوڵاتیانی شاری کەرکووک دەنگ بن شاری کەرکووک و شارەکانی تریش دەنگ بن بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کە ئەو کێشەیەش نەمێنەوە کورد لە کەرکووک کاراتر بێ. من پێم وایە دوو شت لە شاری کەرکووکە پێویست دەکا یعنی کورد باشترینی بەشداری هەبێ زۆرترینی بەشداری هەبێ لەم هەڵبژاردنە. یەکەم کورد چی دەوێت لە کەرکووک یعنی ئێمە داخوازیەکانمان لە شاری کەرکووکا چی بووە بتوانین ئەو شارە بەڕاستی ڕووی ئیدارەی ڕووی کوردی بۆ دەسەڵاتەکەی بگەڕێن و بۆ ئیدارەکەی بتوانن خزمەتی هاوڵاتیان بکەین بە سەرجەم پێکهاتەکانەوە و بتوانین نوێنەری باشی کەرکووکش بین لە ناو بەغا بۆ دیفاعکردن. من پێم وایە تەجروبەی ئەنجومەنی پارێزگا گەورەترین گەواهی و شاهیدی ئەوەیە کە یەکێتی باشترینی خزمەتی شاری کەرکووکی کرد لە دوو ڕۆ. یەکەمیان لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو قەڵغانە بوو کە پاڵپشتی کەرکووچەکانی کرد لە شاری کەرکووک مایەوە لەگە کەرکووچەکان و سەلمانشی بۆ کەرکووچەکان دەتوانین لە چوارچێوەی پرۆسەی هەڵبژاردنە بگەڕێینەوە دەسەڵاتی کەرکووک و ببینە یعنی ڕووی دەسەڵاتی کوردی بۆ شارەکە بجێڕینەوە. ئێستا پارێزگارێکی کورد لە شارەکەیە خزمەتی سەرجەم پێکهاتەکان دەکا و یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی دوم سەلماندی کە بەڵێ دەتوانێت لەگەڵ پێکهاتەکانی تری شارەکەیە حکوومەتی شەراکەتی ڕاستەقینە لە شاری کەرکووک دروستکە حکوومەتی تەوافقی سەرجەم پێکهاتەکان دروستکە کە ئەمەش سەرکەوتنێکی گەورەیە کەواتە ئێستا یەکێتی سەلمانی بۆ خەڵکی کەرکووک ڕووی کوردی گێڕانەوە بۆ دەسەڵاتی شارەکە و توانیشی تەوافق لە بینی پێکهاتەکان دروستکە بۆ حکوومەتی مەحەلی کەواتە ئێستا ئەم ڕوئیایە یەکێتی ڕوئیایەکی سەلیم و سەرکەوتووە بۆ ئیدارەدانی شاری کەرکووک. ئەم ڕوئیایە دەبێ هەموو کەرکووچەکان پاڵپشتی بکەن بۆ ئەوەی لە بەغداش هەوڵی ئەوە بدەین حکوومەتی تەوافقی هەبێ لە بەغداش لە ڕێی نوێنەرانی یەکێتی هەوڵی ئەوە بدەین کە چەندە کورد و یەکێتی پێگەی لە بەغا بەهێز بێ ئەوە لە باشتر خزمەتی کەرکووک دەکا. بۆیە داواکارین لە خەڵکی کەرکووک هەموو بەشداری ئەم هەڵبژار دەبن ئەو ڕوئیایە سەرخەن کە چۆن خزمەتی بە کەرکووک کرد ئەوەش خزمەتی بە کوردکە لە بەغا. باشە کاک محەممەد من دوا پرسیارت ئاراستاکەم ئەگەر بکرێ بە کوردی وەڵام بدەیتەوە. پرۆسەی بانگەشە هەڵبژاردن پرۆسەیەکی گرنگ و هەستیارە لە هەمان کاتە پرۆسەکە بەشێشی گشتی چۆن لە کەرکووک بەڕێوە چێت ئەمەش لە کاتێکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام تەئەکید دەکاتەوە لەوەی کە پێویستە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن پرۆسەیەکی شارستانی و هێمنانە بێت. بەڵێ ئەزانی یەکێ لە دەستکەوت و سەرکەوتنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو کەرکووکە کە توانی حکوومەتی تەوافقی سەرجەم پێکهاتەکان دروستکە ئەزانی ئێستا بانگەشەی هەڵبەژاردن لە ناو شاری کەرکووکە باسی شتی نەتەوەی یعنی لەسەر تەوەری یاخود وەتەری نەتەوەی خلافات دروست ناکە. یعنی ئێستا لایەنە سیاسیەکان بانگەشەی حزبی دەکەن بابەتی خلافاتی نەتەوەی باز ناکرافە خلافاتی مەذهبی و ئاینی باز ناکرێ بۆ لەبەرەوەی ئێمە ئێستا لە کەرکووکە حکوومەتێکمان هەیە حکوومەتی خۆجەتی سەرجەم پێکهاتەکانی تێکەوەتە هەتا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕووی بانگەشەشی لە شاری کەرکووکە گۆڕی کە ئێستا حیزبە سیاسیەکان وەکو حیزبی سیاسی بانگەشە دەکەن نەکو وەکو نوێنەری پێکهاتە و هیچ لایەنێکی سیاسی ئێستا لە ناو شاری کەرکووکی پێکهاتەکان لەسەر خلافاتی نەتەوەی کار ناکە لەسەر خلافاتی ئاینی و مەذهبی کار ناکە لەبەرەوەی پێم وایە ئێستا ئێمە ئەو قۆناغەمان دەکرێت بڵین تێپەڕان لەبەرەوەی ئێستا و حکوومەتی ئێمانە حکوومەتی هەمووانەکەواتە یەکێک لە دەستکەوتەکانی یەکێتی ئەوە بوو شێواز و ڕووی بانگەشەی گۆڕی لە شاری کەرکووکە لەبری ئەوەی شەڕی نەتەوەی کەین ئێستا هەوڵ دەدەین چۆن خزمەتی خەڵکەین لەبری ئەوەی کێشەی ئاینی و مەذهبی باز بکرێ ئێستا کێشە ئەوەیە چێ دەتوانێت باشترین خزمەت بە کەرکووچەکان پێشکەشکە. بۆیە من پێم وایە هەتا شێوازی بانگەشە بۆ شارێکی فرە نەتەوە و فرە ئاین و فرە مەذهب زۆر شێوازێکی جوان و پێشکەوتووە. بەڵێ بەڕێز محەممەد نەسڕەدین کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە ڕاستەخۆ لە شاری کەرکووکەوە لە کەڵمان بوون سەرکەوتوو بنەوە کەمیشە. بەڵێ